دوجار لە پەرلەمانی عێراق دەنگ لە سەر پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی عێراقدرا ئەگەرچی کۆمەڵێک پێشێلکاری دەستوریش ئەنجامدرا، بەڵام ئەوەی جێگەی سەیر و سەمەرەیە ئەوەیە لەسەر ئەو بابەتە لە پەرلەمان نەهاتنە دەنگ کە بۆچی پێشێلی دەستور کراوە تایدا. ئێمە لەسەر ئەم بابەتە و لەگەڵ بابەتی تریش لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین کە داخۆ ئەم پرۆژە یاسایە بەڵێ دەنگی لەسەر درا، بەڵام ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوەکانی کە چی دەبێت، چۆن دەتوانن ئەو کارانەی کە بە ناڕەوا دژی خەڵکی کوردستانیش کراوە هەڵبۆشێنرێتەوە. بە میوانداری زۆر بەڕێت دکتۆر خەلیل غازی ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر خەلیل، شەوتان باش، ماندووش نەبن، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی تر، من دەمێ وەکو لە پێشەکەش گوتم ئەم جارە لە پەرلەمان وەکو خۆیان دەڵێن ئەمە پێشینەیەکی زۆر مەترسیدارە. دوو مادەی سەرەکی دەستور پێشێل کرا، مادەی 62 لەگەڵ مادەی 117 کە باسی قەوارەی هەرێمەکە بە دیاری کراوی دەڵێ دەبێت ڕاستە و خۆ پەیوەندی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بێت. جگە لەوەش پەرلەمان بە پێی مادەی 62 بۆی نییە دەستکاری بودجە بکە، بەڵکو دەتوانێت مناقەلە بکە. بەڵام پرسیار ئەمەیە، بۆچی سەرۆکایەتی پەرلەمان، بۆچی ئەو هەموو پەرلەمانتارە کوردە پێش ئەوەی ببێ بە مناقەشە بۆ لەسەر ئەم بابەتە نەهاتنە دەنگ و نەهێڵن دەستکاری بودجە بکرێ؟ سلاف شەف باش و انشاءالله سلاوتن بۆ هەمی بینەرە و بیسەر کوردستان 24. ڕاستی الڤێری عەرفەکێ هەی زۆری نەتخوت، زۆری نەژی پلوبیە جێ داخەیەک و بەهرەپتریش لایەنی کوردستانی سەرگەلێک بابەتە لوبیا چێتکەن دژی حکومەتە هەرێما کوردستانê و تایبەت دژی پارتی دیموکراتی کوردستان لەوما دەمێت محتاج بنی خاڵێکێ دبن و سەروەریە هەرێمێت تێکدەن ئەو بزاوێت وێ گاوێ هەند سەنگا خۆ نابیتن لەوما چەندین فراکسیۆنا ژبلی فراکسیۆنا یەکێتی دژی خاڵە هەشت بوون مادێ 14 لێ سەرنەگەرش بەرک و زۆرینەیە شیعابتایی لە تایبەتی لایەنێن ئەوێت فەسال مسەلەحا و گەلێک لایەن ئەوێت تۆندڕا و دژایەتێکە ئاشکرا هەی بوو خەرێم قەوارە هەرێما کوردستانê و وەکو ئەم بێژین حازرن هەمی گاوا بۆ هەر پرۆژێکی پارچە پارچەکردنا هەرێما کوردستانê. باش کاک دکتۆر خەلیل، پرسیار زۆرە بەڕاستی، بەڵام دێمە سەر بابەتی تر مەسەلەی دامەزراندن. بۆ خۆ دەزانی لە پرۆژە یاسای بودجەدا هاتووە کە دامەزراندن لە عێراق ژمارەیەکیان هەیە. پرسیارەکە ئەوەیە لەو ژمارەی دامەزراندنە چەندی بەر هەرێمی کوردستان دەکرێت؟ ئایا هەر بەپێی ئەو 12.67 یان نا بە چ شێوازێکە ئەوە؟ دامەزراندنە هەرێما کوردستانê ئەو گەڕیت بۆ حکومەتە هەرێما کوردستانê لێ ئەڤەت پێتڤیەک و ئەو ژمارە فەرمانبەرە لە مەجلس خدمەتی حادی بهێنە ثابتکردن وێرێت هێنە ثابتکردندا و بودجەیدا حسابەوان بهێتەکردن جێ داخەیە ئەم وی قەبارەی نە 12.6 و نە 0.6 احتیمالە ئان 2 پوینتاژی ئەم نەشۆینە ویشی دەست ببینین هەر گاوە بەحسێ دامەزراندنێتکەن بژین ئەو بودجەهەوەیە و هین بخۆ لێرێ بابەتی چارەسەرکەنج بلیک و ئەو جهنک و گرێدای بابەتین دەستگەهین سیادیڤە وەکو یەن پێشمەرگەی یان یەت کۆمیسیۆنە هەڵبژارتنا ئەوێت هەنێ دەلیڤەیە تێدا هەین بۆ هەندێ وەکو ئەف عقودێت هەڵبژارتنا شیان ئەم وەکی بێژن کەینە عقودێت دائیم و پێشمەرگەی لیوایەک هاتە سەر بودجا فدرالی و دیسان بەێ. باشە کاک دکتۆر خەلیل، من دەمەوێت بە ژمارە بزانم، ینی
بە داتا ینی مافی خەڵکی کوردستان چییە لەو دامەزراندنە بە داتا بە ژمارە ئەگەر بە تەقریبیش بێ هەر ئەبێت آخر الأفير حسابك ديا هاي بيجن أو جمارة ما هي 682,000 5 مليون و 340,000 روا رجاء بترش أو 3 مليون و نيفت عراقش 35 مليون أو حاجة طوايا يعني ما رجع خو بترا بريش ما في خو بقى بجي اف اخف نتيتا قوتن بردوام اللجنة دارایی و دستگاه ديت قرداي بابتي با لو ما ريجريت كان هدم هبيتن ريجريت كان هر ما فكي هبيتن يهرمه زۆر باشە کاک دکتۆر خەلیل با بێمە سەر شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ئەوە بودجە پەسەند کرا بە خۆ دەزانی هەندێک ڕێکار هەیە دەبێت سەر کۆمار ئیمزای بکات لە وەقایع عێراقی بڵاو بێتەوە دوایی بچێتە وەزارەتی دارایی ڕێنمایەکانی پێدەرکا بەڵام من دەمەوێت بزانم ینی پرسیارەکە ئەمەیە شایستە داراییەکان کە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێ مانگانە دەنێردرێ یاخود ساڵانە دەنێردرێ و بڕەکەی چەند دەبێ بله همی شایستین دارایی حیوانن همی حیوا وزارت دارایی هرمی و دیوان رقابه مالی تیا کشف که چکت حساباتا او دیف بودجه هر حیوه که چنده حیوانه ده فرکن دو مایشکوی حیوی جدی سانده کشف هتا کرن که او بابت چه هاتی نصرف کرن و ده حتا که بردوام حتا که هر 12 هیوت ساله آن بو اف ساله اف هیوت ماین بهنه خرج کرن حیوانه و دست بید کتش شموچا و دیسان شایستن دین دارایی گریدای کرینا کلوپلا دیسان شایستن و برهنانه و همی شایستن دی وقت بگید که تینه دارشتن جدول ها دا البروژه بودجه باش کاک دکتۆر خەلیل ئایا ئەم ناردنی شایستە داراییانە بە ئەسەری ڕەجعیە ئێوە سالەمانگی 6 دانیەمە 6 مانگ ماوە لەم ساڵ ئەمە بە ئەسەری ڕەجعی دەبێ ئەوە بەشێکی پرسیارەکەیە بەشی دووەمی ئەوەیە پێشبینی چەند دەکەن مانگانە بێت بۆ هەرێمی کوردستان تریلیۆنێکە لە تریلیۆنێ زیاترە کەمترە ئەوەیان چۆنە ببوره او بشکاولیم باش گله نبو اگر زحمت نبید باشە بۆ دووبارەکەمەوە وتم ئایا ئەم بودجێ بە خۆ دەزانی ئێستا لە مانگی 6 مانگ ماوە لەم ساڵ ئایا خەرجکردنی بودجە بە ئەسەری ڕەجعیە لە مانگی یەکەوە دەبێ ئەمە بەشێک بوو بەشی دووهەمی ئەگەر بە دیاریکراوی پێم بڵێ پشتی هەرێمی کوردستان مانگانە لەم بودجەیە چەندە تریلیۆنێکە تریلیۆن و نیوێکە کەمترە زیاترە بله بله پروژه بودجهش ایکی 2023 دیتا جبهه کرن او هیفت کو ما نفت هربا کردستان سربخو نفتت فروشت او هیف دی مقاصای تکرن تصفیه باش بله زۆر باشە بەداخەوە دیارە پشک بەڵێ 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 فەرموو بەردەوام بە بەڵێ بله او وقتی دست بکری نفت هاتی راستاندن هنرتنا نفتش لای ترکیه هاتی راستاندن و نشاینه ام نفت فروشین شوی دی بودجه تمامی هیتا کرن هیتا فری کرن وقت پشکاره میا درست ام حساب کن هیفه 9 تریلیون 300 بو موچانه بو ساله بو 12 وقت 775 میلیارد و دیسان پار دیجیت کو نزدیکی 4 تریلیون و نیوانایت مستلزمات خدمی و سلاحی و استثماری و رعایه نزدیکی تریلیونه که و همیده اینا صرف کن سر هیوه حساب کن بس یت حاکمه او حکمت فدرالی تریلیونه کو 350 میلیارن او ده حکمت فدرالی ده صرف کتن سر کلوپلا وكود بيجين بطاقة أرزاقي بار درمانوية حتى دمايش بله زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر خەلیل غازی ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردن تا لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش